لە ناوەڕاستی شەڕێکی سەخت و دەیان کێشە و قەیراندا جارێکی تر پرسی سەربەخۆیی دێتەوە بەرباس و گفتوگۆ. ئەم کەسایەتیە سیاسی و توێژەرەی ئەمریکا سەدان میلی بڕیوە بۆ ئەوەی بێتە هەرێمی کوردستان و هانی کورد بدات تاکو پەلە بکە لانگاونان بۆ دامەزراندنی دەوڵەتە سەربەخۆکەی. من ناڵم ئێستا هیچ بربەستێک لە بەردەم دەوڵەتی کوردیدا نییە، بەڵام پێم وایە نابێت کورد لەم هەلوو مەرجەدا شەڕی داعش بکات بە بیانوویەک بۆ دواخستنی ڕاگەیاندنی دەوڵەتە سەربەخۆکەی، بەڵکو گرنگە کورد پشت بەخۆی ببەستێت، تەنانەت ئەگەر حکوومەتی عێراق کێشەی بۆ دروست کرد و ناوچەکەش دژایەتیان کرد، پێویستە خەڵکی لە ڕاپرسیەکەدا ئەم مەسەلەیە یەکلایی بکەنەوە کە من دڵنیام زۆرینە پاڵپشتی جیابوونەوە لە عێراق دەکەن. بە بڕوایم توێژەر ئەمریکا نابێ کورد لە ڕاگەیاندنی دەوڵەتەکەیدا چاوەڕوانی وڵاتانی زلهێز بکات تاکو گڵۆپی سەوزی بۆ دادەگیرسێنن، بەڵکو پێویستە بەر لە هەر شتێک بوێرانە و بەگەڕانەوە بۆ هەلومەرجی کوردستان بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدات. دڵنیا نیم چی دەوڵەتێکی جیان دۆستی کورد و چه دەوڵەتێکی ژنەیاری دەبێت، بەڵام هیچ بەرژەوەندیەکی ئەمریکا وڵاتانی زلهێزی جیان لەوەدا نابینمەوە کە پاڵپشتی کورد نەکەن بۆ ئەوی ببێتە خاوەنی دەوڵەتی سەربەخۆ، بەڵکو بەرژەوەندی وڵاتانی جیان لەوەدا بەهێزترا کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا دۆستێکی وەکو کوردیان هەبێت. بەشێک لە بەشداربووانی گفتوگۆکە ڕایانگەیان کورپەرۆشە بۆ ئەوەی هەنگاو بۆ خەونە دێرینەکەی بنێت، بەڵام دڵنیانیە لەوەی لە کاتی ڕاگەیاندنی دەوڵەتەکەیدا وڵاتانی زلهێزی جیهان پاڵپشتی دەکەن. باوەڕاکەم کوردەکە بێت مەگەر خائین خەو بە سەربەخۆیی و نەبیە. ئێمە وەکو یەکێتی لە ساڵی 82 داوای مافی چارەنووس بۆ کوردستانەکەی تا داعش کۆتایی نەهاتوو کورد چانسی بوونی داعش و ڕۆڵی خۆی لە ناوبردنی داعش بەکاربێنێ بۆ هەنگاونان بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی. بێگومان پرۆسەیەکی ئاسان نییە هەنگاونانەکە هەر لە خۆسازکردن بۆ ڕیفراندۆم و دواتر پەیوەندی توموتۆڵی نێودەوڵەتی و واتە تۆڕی پەیوەندیەکانی خۆی بەکاربێنێ بۆ ئەوە و پێش هەموو هەنگاونانەش چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بە پرسی سەرۆکاتیەوە. ترسەکە لەوەیە کە تۆ بە دۆخێکی لاوازی خۆتەوە پەنابەریت بۆ ینی پرسێکی زۆر گەوری چارەنووساز، ترسەکە ئەوەیە ئەگەر تۆ لە دەستی بی بۆ هەتاتایە لە دەستی بی بۆیە پێویست بۆ هەیە جارێک هێزی ناوماڵی خۆت سەر لێنێ دروستکەیتەوە ڕێبکەویت، ینی لانی کەم پێویستە ڕێبکەوی، ینی خەڵکێکی ئاسایی لەگەڵ سەرکردەیەکی سیاسیە لەگەڵ کەسێکی ئەکادیمیا پێویستە لانی کەم کۆک بوون لەسەرەوەی کە ئەم هەنگاوە هاوبەشەمان بەیەکەوە. هەنگاونان بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان بەر لە شەڕی داعشێکێک بوو لە گەرمترین باس و بابەتە سیاسیەکانی هەرێمی کوردستان، بەڵام باتنی داعش ئەم باسە کاڵ بوویەوە و تا ئێستاش دیار نییە لە چ کات و ساتێکی تردا دەوێت دووبارە بە گەرم و گوڕی باس لە دەوڵەتە سەربەخۆکەی بکات. پاڵپشتیکردنی ئەم سیاسەتمەدار و توێژەرە ئەمریکا بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان ئەوەی نیشاندا لە پاڵ نارەکانی کوردۆستێکی زۆرەیە کە دەتوانێت لە کاتیان گاونان بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردستان پشتی پێبەستێت بۆ ئەوەی ڕۆژێ زووتر بە خەونە دێرین و مێژوویەکەی بگات. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.